ببینی بس هر کسی که تسريد حمي تماشافان عند سلاف دكم وك شانده جنين باكور ام هاتن زيارة باشوري كردستاني دو روجيم لفيدري ب رخصتين جنان ببرلمان و حمي تيكلتين خواه ام دخوازن daha خورتر جبي برسكريكا جنيت شوام دكارن بهافره يكيتي خواه آوا بكين و نزانن دي ديرو كده جن هر دمي پیشنگتیه که مزن کریه دما شر چی بو جنی دسمالا خو آویتی ارتی شر دای سکناندن برخدان ده تمو دایم جنی پیشنگتی کریه اما دم هاتیه ام جوی برخدان فیر ببین و یکیتی خو آوا بکن جبر وی دانوستان خو هم خورتر بکن و نزانن افدمه که دریج سیاست الهمبري قالي كرت مشاندن همبري دسكفتين قالي كرت مشاندن جملة كيف النيجاريا كردستاني تي إشكال كرن تي تنكرن جعل كيف جي بأمبارغو تخازن زختي سرقلي ما بده مشاندن أم جدي بيجن دبيشنتيا جنيدة أم يكيتي خو أبا بكن دبيشنتيا جنيدة أم برسكريكا خو شارع سر بكن دبيشنتيا جنيدة أم تشاود كارن مرن قالها أم تشاود كارن جبوي بيشنتيا كي ديروكي أم بمشينن جبوي خبات يكيتيا جنين كردستاني أم ببن يك روح يك دين لفي داري جبوي أزاديا همو جنين كردستاني أم وك جنين باكوري كردستاني دمك دريج ما كمبانيا خوي جداج مدابو دسبيكرن دمك كمبانيا جور بجور لامبري قتل كرنا جنا ام خبطاويد ماشين جبركو روجك تنه كو جنا قتل كرن روجك تنه كو شدت لامبري جنين ناي مشان روجك تنه كو جن ناي بن شاف كرن روجك تنه كو جن حمي ما فاج دستويتي غرتن دروجا مده لزينيتك يا مير يا دستلا تاريخي شاوي خو هركز جي قتل كرنا جنارة دقري لامبر يوي قرا كم تكوشنا خو مازم كيكو يرو ام حمير رخصني جنان هاتن جبهه ودمي متقارن بيشيا كشتنا جناجي ام بسكنين كو قابي ام جن حمير رخصتن هاتن باهف ام متقارن بيشيا كوم كوجير سر جناجي بدن سكناندن لدروجافا سياسات دي لجبر كو جن مسافه دناف سياسات دي جي دقري جبر ويكي افروجيف بيكناي زۆر سپاس دکتۆر ڤیان ئێوە چی بوو لەسەر گرنگی یەکێتی ژنان ئێوەش لەگەڵ ئەوەدا بوون کە پێویستە ژنانی کورد پێشەنگایەتی بکەن بۆ ئەوەی یەکێتی ژنان سەرەتاوە دواتریش یەکێتی هەموو کوردان ئاوا ببێت بێگومان زۆر بەخێر هاتنی شاندا بە ڕێزەکان دەکەین بە حقیقت زۆر پێ خۆشحاڵ بووین ئەمڕۆ بە ئامادەبوونیان لە یەکێتی ئافرەتانی کوردستان بێگومان ئێمە کۆمەڵێک ئامانجێ ها و بەش و مشتەرەکمان هەیە ئێمە هەمومان ئەو پەیامە مرۆڤ دۆستانەمان هەیە و پەیامی ئاشتیمان هەیە کە دەمەنەوێ هەموو مرۆڤەکان بە ئاشتی لەگەڵ یەکترا هەڵ بکەن لە چوارچێوەی وڵاتاندا و ئەم پەیامی ئاشتی ئێمە وەکو ئافرەتانی کوردستان ئەم پەیامی ئاشتی بە گوێی نەک تەنها ئافرەتانی ناوخۆی کوردستان بەڵام بە گوێی ئافرەتانی دەوروبەری کوردستانیش و ئەو وڵاتانەی دیکە کە لەگەڵ ئێمەدا ژیان دەکەن و ئێمە هەفبەندیەکی دیرۆکی و هەفبەندیەکی ئێستایی لە چوارچێوەی کۆمەڵێک ڕەهەندی یاسایی و ئابووری و ڕۆشنبیری بە یەکمانەوە دەبەستێتەوە ئەو پەیامە ئاشتیە پێیان بگەینین و هەمومان پێکەوە بتوانین ئەم ناوچەیە ئەم پارچەی زەوی بکەینەوە شوێنێکی باشتر بۆ باشتر ژیانکردنی ئەم خەڵکەیە و ئیتر شەڕەکان کۆتایی پێبێن لەبەرەوەی کە شەڕەکان بە حقیقت لە هەموو لایەک تێدا زەرمەند دەبێت بەڵام قوربانی گەورەی هەر شەرەکان ئافرەت و مناڵەکانن لەو ڕوانگەیەوە بەڵێ ئێمە یەکانگیرین لەسەر ئەو پەیامە ئاشتیەکە و بە حقیقت بەنسبەت کەواتە خەباتی ئێمە لە دوو ڕەهەندی سەرەکی خۆیدا دەبینێتەوە یەکێک لە ڕەهەندی نیشتیمانی کە پەروەردەی نیشتیمانی دەگرێتەوە و یەکبوونی ئافرەتانی کوردستانە لەسەر تەوەرە نەتەوەییەکان و بڵاوکردنەوەی پەیامی ئاشتی بۆ ناو خودی کوردستان و بۆ ناو وڵاتانی دەوروبەری کوردستانیش ئەوەی دووەمیش مەسەلەی خودی یەکسانی ئافرەتانی کوردستانە بە حقیقت ئێمە لە باشووری کوردستان بێگومان بە حکمی
دەسەڵاتداری و حکومداری کوردی کە خاوەنی بنچینەیەکی کولتوری کوردەواریە توانی ومانەتەوە زۆر دەستکەوتی گەورە لە بوارەکانی بەشداری ژنان لەسەر ئاستی سیاست لەسەر ئاستی ئابوور لەسەر ئاستی ڕۆشنبیر و کایە ئیداریەکانی هەرێمی کوردستان بەدەستبێنین بێگومان ئەمە ڕنگدانەوەیەکی زۆر گرنگە و ئافرەتانی کوردستان توانی ویانەتەوە تا ئێستا سەرۆکایەتی گەورەترین دەسەڵات کە دەسەڵاتی یاسادانانە بەدەستبێنن و دەبینین ئافرەتان لە هەموو شوێنەکان لە ناو وەزارات ئێستا سێ وەزیرمان هەیە ڕۆلێکی باڵا دەبینن ئەمە لە ڕوانگەی بەشداری سیاسی ئافرەتانی کوردستان هەروەها لە کایەی اقتصادی و لە کایەکانی دیکە بەتایبەتی لە ئاستی ڕۆشنبیری و زانستی کوردستانیش ئافرەتان دەورێکی باڵا دەبینن بەڵام ئەمە نەبوویتەوە ڕێگر لەسەر پرسیاری دووەمتان کە مەسلەی توندوتیژیەکانە بەرامبەر بە ئافرەت بێگومان توندوتیژیەکان ڕەهەندێکی بعدێکی مێژوویی و چەند لایەنەیان هەیە دیسان هەرێمی کوردستان توانیوێتی لە ڕێگەی یاسادانان و دەرکردنی پرۆژەیەک یاسایی گرنگ بە تایبەتی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی یاسای هەموارکردنی یاسای باری کەسێتی بە تاوان ناساندنی ئەو یاسایانەی کە کوشتن لەسەر بنەمای شەرەف و گۆڕینی مەفهومی شەرەف تا ڕادەیەکی زۆر ئەم دیاردەیە لە ناو کوردستاندا بەرەو حاڵەت بەرێت بەڵام هەرچەندە هێشتان ڕێگایەکی دوور و درێژمان ماوە لەسەرەوە بەڵام ئەو ئستراتیجیەتە کە گرتویانەتەوە ئستراتیجیەتێکی ڕاست و دروستە و لەسەر پلانەکان دەمێنێتەوە کە چەند بە سرعات ئەو پلانەنە لە ناو هەرێمی کوردستاندا جێگیر ببن. یافرەتانی کوردستان لە خەباتی خۆی بەردەوامە خەباتی یەکسانی بۆ ئەوەی کە بەپێی ئەو ئالیەتانەی کە لە بەردەستیدا هەیە لەسەر هەموو تەوەرەکان کاری بکات هەر لە بەرزکردنەوەی ئاگایی دانیشتوانی کوردستان بە حقیقت و هەم لەسەر ڕەخساندنی دەرفەتەکانی دیکە چونکە ئێمە دەزانین ژیانی مرۆڤ پرۆسەیەکی ئالۆزە و کۆمەڵێک ڕەهەند هەمویان بە یەکتر وابەستنە و کارتێکردنێکی زۆر لە یەکتر دەکەن بۆیە بەپێی ئەو ئالیەتانە لە چی پشتگیریکردن لەوانەیە کە توندوتیژی بەرامبەریان دەکرێت لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی کە لە ناو حکوومەتدا هەیە و ئێستا 27 نووسینگە لە سەرتاسەری کوردستان هەیە لە ڕێگەی بەڵاوکردنەوەی ئاگایی لە ڕێگەی تواناسازیکردنی ئافرەتان کە ڕۆلێکی زۆر گرنگ لە کەمکردنەوەی توندوتیژی دەبینێت لە بوارەکان لە ڕێگەی باشترکردنی ڕەوشی تەندروستی ئافرەتان بە تایبەتی لە ڕوانگەی منداڵبوون و چاودێریکردن لە کاتی دووگیانیدا ئەمانە هەمووی کۆمەڵێک داتامان لە بەردەستا هەیە کە بە حقیقت ڕەوشی ئافرەتان زۆر بەرەو پێشتر بدەچێت و لەگەل بە بەراوردکردن لەگەل ڕابردوو هەنگاوی زۆر باشمان بڕیوە بەڵام ئایا لە جێگەی تموحی ئێمەیە و خواستەکانی ئێمەیە دەڵێن نەخێر هێشتا ڕێگەکە ئێمە لە نیوەی ڕێگاین ڕێگایەکە دوور و درێژە و ئەمە جوهدێکی هەموو لایەنەی دەوێت نەک تەنها حکوومەت نەک تەنها دەسەڵاتی یاسادانان بەڵکو ئەمە ئاگاهی تاکتاکی کۆمەلگای دەوێت بە ڕۆشنبیرانەوە بە مامۆستایانی ئاینیەوە بە خودی ئافرەتانەوە و بە پیاویشەوە کە ئەو تێگەیشتنە دروست ببێت کە هزری پیا و سالاری و کە باڵی بەسەر کۆمەلگادا کێشاوە و لێکدانەوەی هەڵا بۆ کۆمەڵێک دابوونەریت بۆ کۆمەڵێک لایەنەکانی ئاین ئەمانە هەمووی بربەستی گەورن و دەبێ ئەمانە ئێمە کاری لەسەر بکەین کارێکی هەمەلایەنە بۆ ئەوەی چارەسەر ببێت.